بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەم کاتە و گشتکاتێکتان شاد و کامەران بێ. خۆشحاڵم لە بەرنامەیەکی نوێی بەرنامەکەتان بەرنامی وێنەکانی دوێنێ پێتان شاد دەبم. پێشەوەی بچینە خزمەت میوانەکەمان با پێکەوە ئەم پرۆفایلە ببینین. فەرموو. لە دێرینەوە لە شاری سلێمانی لاوانی ئەم شارە بە جۆرەها چالاکیەوە سەرقاڵن، بە هونەر و ئەدەب و وەرزش و سیاسەت و چەندانی تر. تیاندا هەیە لە ناوناوبانگدا هەر لە سنووری سلێمانی نەماوەتەوە و بە پێی زۆری چالاکی و کارامەییەوە ناوچەکەی خۆیان جێهێشتووە و لەسەر ئاسی هەرێم و عێراق و خۆڕەڵاتی ناوەڕاستیشان تێپەڕاندووە. بۆیە لەم بەرنامەیە میواناری یەکێک لەو کاسانەمان کردووە کە لەسەر ئاسی نێودەوڵەتی ناوبانگی هەیە، ئەویش ناوبژیوانی نێودەوڵەتی مامۆستا سەلاح محەممەد کەریمە، کە کوڕی کاکە حەمەی قەپانچی و ئامەخانی حاجی عەبدوڵای تیماریە و لە ڕۆژی 1 ساڵی 1942 لە گەڕەکی سەرشەقامی سلێمانی لەدایک بووە. ساڵی 1949 دەچێتە قوتابخانەی ئەیوبیە لە جوولەکان. ساڵی 1965 پەیمانگای وەرزشی لە بەعقوبە تەواوکە. لە ڕۆژی 16 ساڵی 1965 وەک مامۆستای وەرزش لە قوتابخانەی پیرەمەگرون لە سلێمانی دادەمەزرێ. ساڵی 1976 لەگەڵ خوالی خۆش بوو پەروینی حاجی عەلی جاسوس زەماوەندەکە و دەبنە خاوەنی 3 کچ بەناوەکانی سۆنیا، سۆما، سۆزا و کوڕێکیش بەناوی چیە. مامۆستا یاریزانی تۆپی پێ، بالە، باسکە، گۆڕەپان و مەیدان و تۆپی سەرمێز و دیدەوانی بووە. هەر لە قۆناغی سەرەتاییەوە واتە ساڵی 57 دەست بە یاریکردن دەکا. ساڵی 1961-62 دەبێتە یاریزانی هەڵبژاردەی یانەی سلێمانی. ساڵی 1968 دەچێتە خولی ناوبژیوان و ساڵی 1972 دەبێتە ناوبژیوانی پلەیەک. ساڵی 1970 دەبێتە ناوبژیوانی نێودەوڵەتی. گرنگترین ناوبژیوانی مامۆستا سەلاح یاری نێوان یابان و ئەندەنۆسیا بووە بۆ پاڵاوتنی جامی جیهانی. ماوەتەوە بڵێن دەمانەوێت لەم بەرنمەیە کۆی سەرگوزشتەی ژیانی لە دووتوێی وێنەکانیەوە ببینین و ببیستین. ناوبژیوانی نێودەوڵەتی مامۆستا سەلاح محەممەد کەریم، بەناوی بەرنامەکەمانەوە گەلێ بەخێراتن دەکەین. زۆر سپاسانەکەم، زۆر بەخێر بێن. زۆر سپاس بۆ جەناب. مامۆستا من دڵنیام تو ئەم بەرنامەیەت بینیوە، وەنیە؟ پێشتر ئەو کەسایەتیانی متابعات کردووە؟ هەمووی نا. بەڵێ هەمیشە ئێمە لە باوکەوە دەست پێەکەین. من ئەمەوێ باسیشی ئەم پیاوە و ناوی ئەم پیاوە بەسکی ئەم پیاوەمان بووە. ئەم پیاوە کە باوکی منە مەشهور بۆی کە کاکە حەمەی قەپانچی بڵێن عەلافیش بوو. ئەم ئەوڵ ئیشوکاری هۆزار خەیات بوو. دوای ئەوە هەل تەمە لە گەڕەکی سەرشەقام ومانە بووین، بوو بە عەلاف و قەپانچی. تا هەر بۆ ناوی دەرکرد کاکە حەمەی قەپانچی یا کاکە حەمەی عەلاف. ماڵشمان هەر لە سەرشەقام بوو. ئەم باوکەی من ئەمە یەکێک بوو لە هاندەرانی من کە پێشکەوتم لە وەرزشە، حەز زۆر لە وەرزش بوو و هانی منی ئەیە بۆ وەرزش بۆی دوورکەومە لە زۆر شت. بەڕاستی ئەوەیە کە ئەو بەردەوام بوونی کە بەردەوام لە مناڵیەوە تا ئێستا لە ناو وەرزشاژی تا ئێستا هەر ئەوە ڕەحمەتی باوکێ بووە. ئەو زۆر تەرجیع ئەکردم، ئەچوم بۆ سەفەر پاڕۆشتی ئێمە تەرجیع ئەکردم، شتی بۆ ئەکڕیم. وەکو بەعزی باوک نەبوو بڵین یاری کوڕەکەی خۆی نێڵێ بچی بۆ یاری یا جلەکانی ئەسووتان یا لێ ئەیە ئەمانە ئەوە نەبوو لای ئەو. بەڕاستی ئەو تەژعی ئەو کە منی کرد وای لێکردم کەوا منی پێگەیان و بەردەوام بم لە وەرزشەکە. خوا لێ خۆش بێت. خەڵکی کوێیە بە ئەسڵ؟ خۆی ئەسڵن بەڵێ خەڵکی شاری سلێمانیە، لە نماڵێ بڵێ میرزا کەریم و ئەوانەیە میرزا کەریم کە باوشی کاغەفور، میرزا کەریم و جەلال و عەزیز و ئامۆزای لە باوکو بڵێن ئامۆزاین. هەر لەگەڵ ئەوانە ژیاوین بەیەکەوە بووین، هەر لەگەڵ ماڵی میرزا کەریمە سەرشەقام کە وەختی خۆی ماڵەکەی بڵێ مەخفەری سەرشەقامی کۆن لەوێ بووین بەیەکەوە ژیان هەمومان هەر بەیەکەوە بووین لەگەڵ ئەوانە و خەڵکی شاری سلێمانیە. باشە مامۆستا بە بیرەوەری تۆ ئەم پیاوە خەیاتی کردو؟ وەزار خەیاتی کردو لە بیری میە مناڵ بووم، شەریکی چیە و جوولەکە بوو. چونکە ئێمە ماوە کە سەرشەقام و نزیک بوو لە جوولەکانەوە بەیەکەوە ئیشیانە کرد. ئەوە کە ئینەکانیان ناردەوە و جوولەکانیان ناردەوە
ئەویش ڕۆشتەوە نێوانی 48 بۆ 53 ئەوان ئەوم لە بیریمێتە لە پنجەکان بەڵام ژارە بە حاڵتەوە ئەوانە بیری ینی زۆر دەکوا بە دوکانەکانەوە هەر لە ناو بازار ناو بازاری کۆن لە خوار حوزەکەەوە بڵین بازاری نەورۆزی ئێستا ئەوانە قماشی بابڵێن قماش و جلیانە دووری و ئەمانە پیاوان کرد بەڵی پیاوان گەیشتە ئەوەی کەوا بەناوبانگ بێ لە خەیان جلوشتیانە دووری بەڵام زۆر نەبوویتە دوای ئەوە وازیان لەوە هێنا و تر ئەوە بوو خویای علافی و گەنم و دوای قەپانچێتیە کرد تر لە قەپانچێتەکە شۆرەتی وەرگرت مامۆستا من لەمەوێ باسێکی قەپانچێتیم بۆ بکەی قەپانچێتی ئیشەکە چییە مەسەڵەن؟ خۆی ئیشەکە جاران کە گەنم و جۆ ئەمانە ئاهات وەکو ئێسانە بوو بڵێن حکوومەت وەریگرێتەوەمانە ئەیان فرۆش بە علافەکان باوکشم دوکانی هەبووە لەسەر شەقامە شەریکیشی هەبوو ئەوان وەریانەگر لە ئەوانەی کە لادیوەیان هێنا تر بەوەی ئەوە قەپانچێتی کرد بۆ کێشانی بۆ کێشانی و تر حسابات وشتی لەگەڵا ئەکردنەوەمانە ئیتر لە زۆر شوێنانەوە هاتن بە شوێنیان بۆی بچێ حسابات بڵێن لۆریە گەرمیانە نار بۆ بەغا بۆ خوار ئەچون ئەیان بان کرد کێشاتر جارەوە بوو لە بەیانەوە تا ئێوە خرجی قەپانچێتی و چەند لۆریەکی ئەچێشا من جابجارە چوو یارمەتیمەیە و هینەکەشیان لەسەر نووسی بەڵام ئیشی فەردە هەڵگرتن و شتەکە عایدی قەپانچی نەبووە ئەوانە حەماڵیان کرد ئەو بەسەر ئەیکێشا و حسابیە کرد و لەسەر گونەکەی نووسی ئەمەنە چیروێ ئێتە تا کۆتایی ژیانی ئەوەیە کرد تر هەر ئەو سەرکەوتوش بوویتایە الحەمدوللا باشە ئەنجای دێنە سەر ڕەحمەتی دایکێ باسیکی دایکتمان دایکم ئەسڵەن کچی حاجی عەبدوڵڵای تیماریە حاجی عەبدوڵڵای تیماری مەشهور بوو بۆی کەوا لە تیماری قەراخ سەر بە قەراخ چکە تیمار زۆرە تیمار زۆر سێ تیمار هێوازان لە مەنتقەی سلێمانیە سەر بە تیماری قەراخە ئەم ئەتوانم بڵێم کوتاڵ فرۆش بوو تر لە بەڵێ حاجی عەبدوڵڵا بەڵێ باوکی ئەم لە قەراخۆمانەوە هاتن تر مشتری خاصی خۆیان هەبوو هاتن بۆ لای ترەمە قوماشیان و بلووری و خامەلمەل و ئەمانەیان هینە کرد و ناو خێوشتیشیانە بوو محەلێکی خاصی هەبوو تر خۆیان هینەکرد منیش سەرپەرشتیمە کرد لەگەڵ با پێما بڵێن لە دوکان هاوکاریمە کرد و حسابات وشتم بۆ کرد ئەم دایکم تەبان کە کچی حاجی عەبدوڵڵای تیماریە لە سەرکارێز بوو ماڵی باپیرم دووخانیانە و کە ئێستا پێڵێن قەمەر ئەوسا ئەو دووخانووە ئەتوان بڵێن چکە لە خانە کۆنەکانی شاری سلێمانی بۆ قەمەر چووکە ئاوی تیا بوو حەوزی تیا بوو ترکو جاران نەبوو ئەبل و ئەومانە هەبوو زۆربەی ئەو گەڕەکانە هەمووی هاتن ماڵی ئێمە ئاویانە بر ئەوکە خورایە ئەوکە زۆر پاک بوو شیرینەوەمانە بوو ئیتر لەگەڵ ئەو لە سەرکارێز بوو طبعا من هلا منعرفش ولا مالي باپیر منیان خۆشەویست ئیشتم بۆ کردنەوەمانە هەل لەگەڵ ئەوانە ئەژیام ئەو خانوانە کە ئێستا ئەساری ماوە کۆنە پیان و قەمەر ئەو ئەوەی تیا بوو بەهۆی ئەوەیتر لە هەموو گەڕەکەکانەوە هاتن بۆ ئەوێ هەر وەکو خێرێک ماڵی حاجی عەبدوڵڵا بەڵام تا ئێستا پێ نەوتین دایکە ناویچی دایکم ئامینە خانی حاجی عەبدوڵڵای تیمار ئەمە ژوێنەیەکی تری بە ڕەحمەت بێ ئامینە خانە لە ماڵەوەیە بە منچل و بەرگە جوان و سەر و بەستە ئەو زانە ئاوا هەمووی نیشان ئاوا بەڕاستی ئەمە کە ئێستا ژنیشی ئاوابینی هەست بە ئەمانێگەکەی هەست بە ڕەسەنایەتیەکەکەی بەداخەوەی سەجل و بەرگەکان ستایلەکانی گۆڕاوە ئەم مناڵی کێ لەگەڵیان ئەمە بەختیاری برامە کاک بەختیارە بەڵام من ئەمەوێ بزانم بەرهەمی هاوسەری نێوان دایک و باوکێ چەند مناڵ بوون وڵی ئەتوانم بڵێم زۆر بووین مثلا براگەوەرەکەم مامۆستا کەمالی برام ئەوان خۆشم دوای من شەوقی بوو دوای ئەوە بەختیار بوو اینجا خوشکەکانم لە سوعادە و لە نەزیرە و لە گوڵاڵەوە و ئەمانە ئیتر هەمووی بووین و لە خانوویی بچووکا بووین و دوای من ئێمە خۆمان هەر لەگەڵ باپیرمانە ئەژیاین کۆی گشتی کاتە چەند خوشک و چەند بران ئێمە 4 براین بەس برایەکمان مردوو لەبیرم یەکە مردووە ئێتر خۆشکان مسوعات و نەزیر و گوڵاڵە
بەڵام مامۆستا کەمال لەخوا مامۆستا بەزیادە کەمال ماوەشکور مدیری مەکتەبی خالیدیە بوو بەڵێ ڕاست. دوای ئەو بوو بە سەرپەرشتیار و ئێستاش ئێستا شکر هەرما هەرما. پێم وابێ ئێوە هەمووشتان بە قۆناغی وەرزشا تێپەرتان کردووە زۆر بە کەم تا زۆرێک هەمومان تقریبا کاکەماری براشم هەر لە تیپا بوو یاریە کردو لە ساحە مەیدان و ئەمانەشا هەر مەشهور بوو ئەوژ وێنەی کاکەمالمان هەیە کاکەمالمان هەیە لە کەشافایە لە کەشافایە لە ئەیوبێ بەیەکەوە بووین پاژەوە مامۆستاش بوو مامۆستای وەرزشیش مامۆستای ڕاضەش بوو مامۆستای وەرزش بوو ئەمە کام لە براکانتن کاک بەڵێ ئەمە کامیان ئەمە شەوقیە ئەمە دوای من ئەمە لە سەرکارێز لە ماوە بووین تێگەی اینجا ئەم برایە ئێستا لێرە نییە لە دەرەوەی وڵات لە دەمێکە لە 82 لە سویدە مامۆستا ئێوە بۆچی چوونە سەرکارێز خۆیەوە سەر شەقامین باوکتان سەر شەقامیە ئاخر بەهۆی باپیرمەوە چووکە ماڵی باپیرم سەرکارێز بوو ئێتر توانبان نزیکی ماڵی باپیر بم دایکم حەزی کرد خانوویچێ بوو باپیرم یای بە ئێمە لێبوون لای ماڵی عەبدوڵای شام حەمە حاج عەبدوڵای شام حەمە لەگەڵ نزیکی ئەوان بووین کەواتە دایکی باپیریشم کاراکتەری دایکێ بەهێز بووە توانوێتی باوکت جەلب کا بۆ گەڕێکی ماڵی خۆیان درود بۆ گیانیان بەڕاستی دێنە سەر وێنەی مامۆستا کەمالی براک و ئەوانی کەش وردەوەدا بەڵام من ئەمەوێ بزانم مامۆستا سەلاح چۆن دەسێ کرد بە یاری چۆن ئەم خولیایە دروست بوو وەڵای ئەم خولیایم لە قوتابخانەی ئەیوبی کوڕانەوە تەمەن سەرەتایی پێش قوتابخانە پێش قوتابخانە خۆ زانیێمووی لە گەڕەک و لە کۆڵانە گەورە بووین بە تۆپی سێپەنجایی و بە تۆپی پەڕۆ زمانی ئێمە تەمەن لە پەنجاکانەوە کە دەستمان کرد بە یاریۆمانە لە گەڕەکە یاریمانە کردچین پەڕۆمان کۆ کردەوە مەخسە گۆریەوەمان دووری تر تێکەوتین باشە لە ماڵەوە محاسبە ناکرێن ئەم هەم پەڕۆێتان بۆچیە وڵای تارێکەکەی پارچەی ناو ئیمانە کرد ئێتر لە کۆڵانە بەڕاستی خۆزانین یاریکرد لە کۆڵانەوەمانە پێگا ئێتر ئێمەش مەجموعەیە بووین بەیەکەوە و یاریمانە کرد دوایەوە تۆپی سێپەنجایی هەبوو لاسیک ئەوە زۆر دەوری هەبوو یاریمان پێکەیت لە سەرجار بە سێپەنجاییش بوو هەر بە سێپەنجایی ئەمان و تۆپی سێپەنجایی ئەوەی تر وردەوردا وای لێ کردین چوینە تیپی ملیەوە تیپی ملی توانم بڵێ مێچێ لەو تیپانەی کە ئێمە چوینە ناوی تیا گەورە بووین و تیا پێشکەوتوین تیپی خەبات بوو تیپی خەبات تەمان دوو تیپێ بوو یەکەم و دووەم سەر پشتیارەکەی بەڕێز مامۆستا یاسین بوو کە شەهید بوو لە ساڵی 1963 لە ناو مەلعبەکە دەورێکی زۆر گەورەی هەبوو مامۆستا یاسین بۆ پێگەیانی ئێمە کە ئەڵێم ئێمە هەر خۆم نیم مەجموعەیە مامۆستای کە ئێستاش بەردەوامین لە ڕاضا و لە یاریمان کردووە مەسەلە من مامۆستای بەریام قاسم بووە فایا قسوور بووە ڕزاقی برای بووە ئەسیل بووە مامۆستا عەیلەتی بووە ئەو هەموو یاریزانە بژاردە کۆنەکان زوربەی پەروەردەی دەستی مامۆستا شەهید یاسین هەمووی پەروەردەی دەستی ئەو بووین بەرە هەر مەقەڕشمانە بوو بە تیپی خەبات بەڕاستی شەو ڕۆژ بەیەکەوە بووین فێری ئەکردیم ڕاستی مامۆستایانین ئەوانەی کێسا مامۆستایەکی نوونێ بەڵێ ئەوانەی تایە ئەمانە مەسەلە مامۆستا عەلی تایە خوالێ خۆش مامۆستا عەلی تایە مامۆستا هەڵگوردی تایە مامۆستا هەڵگورد یەکەمەوەنە مامۆستا یەکەم هەڵگوردە بڵێ دووەم مامۆستا عەلیە سێ مامۆستا دارایەوە خوا عەفویان کە هەرچیان وفاتیان کردووە ئەو خۆشمم کە حەکەم کرد ئەخیر بەڵێ ڕاستە ئەمانە تامان ئێمە ژیان ئێمە ئەمانە بەیەکەوە بووین دایم چووکە لە نادیە هەموو بەیەکەوە بووین ئیشمانە کرد ئێتە دایم بەیەکەوە بووین لە مامۆسایەتیە لە یاریە لە حەکەمیە ئەمانە هەموو بەیەکەوە مامۆستا ئەم وێنەی سەردەمی خەباتە سەردەمی ئەوانە ئەوەی هی یاریە تیپی ملی خەباتە بڵێت لە دەرەجە یەک بووی لێرە هەوڵجار شوینە دەرەجەی دووەمەوە دەور کە باش بووم سەرکەوتین مەجموعەیە بووین مامۆستا یاسین خستینە پلەی یەکەمیانەوە یعنی تیپی خەباتی یەکەم ئەو یەکێ بوو لەو تیپانە سەر تیپی خەباتە بوو تیپی نەورۆزە بوو تیپی ئاسۆ هەبوو ئەمانە تیپە مهمەکانی شاری سلێمانی بوون بە پێی گەڕک بوو بە پێی گەڕک بوو تقریبا وەکو ئێستا نەبوو ئێستا سلێمانی 400 تیپی تایە 450 تیپی ملی تایە جاران وان نەبوو ناو سلێمان جاران تیپی خەباتمان هەبوو ئاسۆمان هەبوو مەسەلە لە کانسکانەوەمانە نەورۆزمان هەبوو چەند تیپێک بوو بەڵام تیپەکان بەقووەت بوون جا تیپی مەعاریفە بوو تیپی ئەهلیە بوو ئەمانە هەمووی زۆر بەقووەت بوون چی بوو تیپەکان کەم بوون وەکو ئێستا نەبوو ئەو کاتە بەهێزیان چیە بوو پێزی ئێمە مەسەر تیپی خەبات بووین لەگەڵ تیپی ئاسۆ
ئاسۆی لە کانسکانمان زۆر بەخۆت بوون ئەوانیش ئەوان چییە بوون مجموعی یاریکەری باشی تیا بوو مامۆستا کەمال ڕەشیوەمانی تیا بوو لە کانسکان منافسی ئێمە بوون منافسی خەبات بوون نزیکە گەڕەکیش بوون سنوورتان بێکەوە تر لە خەباتە بەڕاستی ئێمە پێگەیشتین دەرکەوتین لە ساحی سلێمانی بڵێن عادادی سلێمانی ئەوسا خۆڵ بوو لێوا هەرچی یاری گەوری سلێمانی لە ساحی سانەوی سلێمانی ئەکرا ئیتر لەوە وردە پێگەشتین و چوینە منتەخەب تەربیەوەمانەوە ئیتر دەرکەوتین لە یانی تیپی خەبات ئەتوانم بڵێم مامۆستا یاسین ڕۆڵێکی زۆر گەورەی هەبوو بۆ پێگەیانی ئێمە بۆ پێشکەوتنی ئێمە لە ورزشی سلێمانیە. مامۆستا توخوا پرسیارێک دوای ئەوەی کە با بڵێن باسیەکان لە ساڵی 63 مامۆستا یاسین و چەند نیشتیمان پەروەرێکی ئەم وڵاتیان شەهید کرد بنسبەت ئیشەکەی ئێوەوە ئیشەکەی ئێمە کاریگەریەکی حەدی زۆر کاریگەری هەبوو زۆر ڕاستی ئێمە لەژێر دەستی ئەوە بووین ئێمە بەڕاستی ئەو پێگەیان کە ئەو کارساتە ڕوویە بڕاستی نەوە کرد بۆ ئێمە بووم شاری سلێمانیش کۆمەڵێ لەو مامۆستا ڕێک و پێکانە گەورانی شاری سلێمانی کە شەهید کران بەڕاستی زۆر ڕۆڵێکی هەبوو بۆ ئێمە خاصن لە ورشا ئیتر تاماوەشی زۆر نەچوین بەلای ڕاضا بەهۆی ئەوەی کە مامۆستا یاسینمان لە دەستدا و شەهید بوو بەڕاستی ئەتوان بڵێم ئەو کەڵە پیاوانە شاری سلێمانیان کە بەجێ هێش شوێنەکانیان چۆڵ بوو تاماوەیەک هیچی لەوانە مامۆستا یاسین بوو چونکە ڕۆڵی زۆر گەورەی بنەوە جێگرتەوە مامۆستا وڵایەتی وردە ئێمە وەکو ئەوانەی کە مدەڕیبوون بڵێن کاک تالیبمان هەبوو حەمەی فتاحمان هەبوو ئەمانە ئیتر وردە شوێنیان گرتەوە بوون بە مدەڕیب. مامۆستا ئەم هێنە ژوێنەیەکی جوانە ئەمە کەشافێ پێ هەر کەشافەمان پێوە ساپیان دیتەوە ئەمە لە ئەیوێ بووین ئەچین بۆ کە مەخەیەم ئەکرا هەموو مەکتەبەکانی سلێمانی کۆ ئەبووینەوە چوین مەهرجانێکی گەورە کرا من لە ئەیوبیە ئیشێک بووم لەوانەی کە کەشافا دەورێکی گەورەم هەبوو لەگە برادەرەکانمانە حەزمان لێک لە سەفەری تیاوە چین بۆ مراوەلا چین بۆ دەرەبین خانە چین بۆ ئەحما و ئەمانە بەهۆی ئەمەوە تر فێقەی ئەیوبیەمان لە کەشافا زۆر فێقەیەکی ڕێک پێ بوو. باشە مامۆستا من دڵنیام تۆ هەر ئیشی تۆپی پێ نەکردوە چی یاریشی وڵی من لە ئیبتیداییەوەکو ئیسانی ئێستا مەسەر بۆ بە اختصاص یاریکەری بڵێن هەر بالەیەەکە یاریکەری بڵێن هەر باسەکە شەقە ئێمە جاران زوربەی یاریەکانمان نەکرد من خۆم لە ئەیوبیە بالەم کردووە باسم کردووە شەقم کردووە یاری تۆپی سەرمێزم کردووە ساحەمیان ڕاکردم شتم کردووە جومناسیکم کردووە کەشافەم کردووە ئەم یاریانە هەمووشیانە الحەمدوللا باش بووین خاصن قوتابخانەی ئەیوبیە بەناوبانگ بوو مامۆستاکانمان باش یەکێک لە مامۆستا جەمال ساڵح جەمال مامۆستا جەمال زۆر ئیتیمامی پێ نەتائیجمان زۆر باش بوو لەگەڵ مەکتەبەکانێکە دایم منافسمان فەیسەڵیە هەبوو ئێمە ئەیوبیە بووین گۆژە منافسمان بوو لە بالا ئەم چەند مەکتەبە دیار بوون ناو شاری سلێمانیە جەمیل مەتفعی ئەوان لە مەکتەبی گۆژە و فەیسەڵیە ئەومانە بوون ئێمە لە ئەیوبیە بووین. بەکوی گشتی مامۆستا ئەو کاتە زیاتر گرنگی بە وەرزش ئەدرا لە مەکتەبەکانە ئەوسا ڕاضی وەرزشی ناو قوتابخانەکان زۆر بەهێز بوو کولی قوتابخانەی وەکو نادیە گوا بوو نادیەکان یاریکەریان لە مەکتەبەکانەوە وەرەگرت ئەمە هیچ سەردەمێ ئەوە شەری خەباتە تیپی خەبات بوومەوە ساحی سانەوی سلێمانی بەڵام ئەمە لێرا دەرەجەیەکی تر ئەمە خەریب بوو ئەچوومە خەریب بوو ئەمە ساڵی تایەتی ساڵی 1950 ئەوە یعنی لە پلەی دووەما بووم جارێشا هێشتا نەبوو ئاوردە سەرکەوتم بۆ پلەیەک مامۆستا ئەلم کاتە درێس و شۆرت و ئەمانە فەرقی زۆر وەڵای خۆمانەمان کرد ئێمە وەرزشی جارانی ئێمە چونکە ڕەغبەتی خۆمان بوو مەعاش نەبوو بڵێن بە پارە یاری بکەین بە ڕەغبەتی خۆمان دیاریمانە کرد شتمان گۆریمانە کردی پێڵاومانە کردی تۆپمانە کردی سەفەرمانە کرد هەموو پارەمان کۆ کردەوە ئێمە ڕۆژانە یا هەفتانە پارە مامۆستا یاسین پارەی لێ کۆ کردینەوە داینا جلوبەرجی بۆ کڕین تۆپی بۆ کڕین سەفەری پێکردین جاران وا بوو ئابوو نەمانەیە بەس ئێستا خۆزانانی شەکە عکس بووتەوە ئێستا یاریکەرە بێ مەعاشی هەبێ ئەبێ عەقدی هەبێ فەرقی زیاتر کێشتێ ئێمە بە ڕەغبەتی خۆمان بووین
بەڕاغبەتی خۆمان وەرزشمانە کرد بۆیە وەرزشی جاران کۆن باشتر بووە لە ئێستا. ئەم وێنەیە وێنەیەکی جوانە. بڵێ ئەمە کێن ئەمانە دانیشتوون بڵێ ئەمەیشیانم لەوە دایکمە خوا ئەفریقا لەگەڵ خێزانەکەما کە سۆنیاکەوە یەکەم کچمکە ڕاوەستاوە ئەمێنێکی عایلی خۆمانە لە ماڵەوە. تەمان من دەردی جەنابە دەڵێ هەل لە وەرزشا گەورە بوون زۆر ئینی سەیران و ئەوانەمان نەبووە. بەڵام تۆ لێکردم ئەم وێنانە کۆکەمەوە ڕاستی. بەڵێ من ئەمێ ئەوە بە بینەرانی خۆشەویست بڵێم کاتێک کە هاتینە خزمە مامۆستا سەلاح ئەوەی کە قورس بوو بۆ من ئەوە بوو مامۆستا سەلاح بێزگە لە یاری وێنیکەی زۆر کەمە باش بوو لەخوا بە زیابێ ڕۆژ بەرە و خزمەکانی لێ ئیسیعانەی بۆیان کرد ئەوان وێنەیان بۆ تەرتیب کرد. مامۆستا من ئەمێ بزانم ئەمە مامۆستا کەمالە. مامۆستا کەمالە برا گەورەکەمە 2 ساڵ لە خۆم گەورەترە ئەویش وەکو من هەر خولای وەرزشی هەبوو لە ئەبتیدایی ئەمانە ئەوە یەکێ لە وێنەیە لە مخەیەمی وازم تابینە ئەمە بەیەکەوە بووین ئەویش ئەوە مامۆستا بووین مامۆستای ڕاضە بووین ئەو لە خالیدێ بوو جلی کەشافەمان لە بەرایە هەم خۆشی کەشاف فەش بوو کە بوو مامۆستای ڕاضە شەر حەزی لە کەشافەتیە کرد. ئیتر مامۆستا ئالێرە ئەوە وردەورە گەورە بووین گەورە بووی ئەوە قاتمان لەبەرکرد لێرە نووسراوە سەلاحی برام ساڵی 1960 برامە ئەمە یەکێکە لەوانی کە پیا کردووە. لە ماڵی کاکەماڵی هێنامەوە ئەلێرا تەخەڕوجن نەکردو هێشتا نەخێر لێرا لە 64 تەخەڕوجم کردو ئەمە لە سانەوی سلێمانیا بووین ئەو کاتە لە سانەوی بووین. ئەمە یەکەم قاتەکە لەبەرم کرد چوین بۆ لای محافظی سلێمانی پیانە و متسەڕف 1962 یەکەمی دووەمی هەموو عێراق بووین ئەوە دوایی ئێنە سەرباسی ئەوە کاک سامی مدیری سانەوی بوو لە سەرفا بوون هێنایان منە دەرەوە وتیوەرە مدیر بانک دەکا کە چوون وتی تەلەفۆنیان کرد و بڕۆ شتێ لە بەرکە و بچووە محافظ هەدیەی بۆ داناون متسەڕف عەبدولهادی ساڵح وەڵا چوونە ماڵەوە کەمالی برام قاتی هەبوو لە بەرم کرد هی کاکەمانە خۆ داگیرن نەکرد دایتە وردەوردە بوو بە قات هەر وردەوردەڵایتە چوین مامۆستا چاکەتەکەشی شتێک گەورەتر ئیتر هەندێکی چی بوو هەندێکی سەر و سەعاتی وەدانا بووین بۆ هەموو تیپەکەمان کە دووەمی هەموو عێراق بووین تیپی تربیەی سلێمانی دووەمی هەموو عێراق بووین سەر و سەعاتی وەدانا بووین خوا ئەفریقای گەڵ مامۆستا ساڵح عەلی مشریفمان بوو چوون بەلای محافظ سەر و سەعاتمان وەرگرت. مامۆستا وێنەیەکی زۆر جوان هەیە ئەم وێنەیە وێنەی سەردەمی ئیتر لەوە ئەچێ بووبی بە مامۆستا ئەوە ئیتر بەڵێ بووین مامۆستای وەرزش حەڤەی هەشتی 66 حەزەکەم بزانم لەم کراسپیەوە لەم کراسیەوە کاکەمالە خوا ئەفریقا کەمال عەلی ڕەشی برای دکتۆر ڕەفیق و ئەوان ئەوە تۆزە زوو یاری کرد بوو لەگەڵمانە دووەم کاک فایقی خەساب کاک فایقی خەساب ماوەیەک کاک فایقی سەعودی خەلفەکەریم سەرۆشی یانی سلێمانی بۆ ڕاستی ڕۆڵێکی زۆر گەورەیە بوو لە وەرزشی شاری سلێمانیە ترجیعشی زۆری ئەکرد بەبێ ئەوەی ئیسفادە بکات بەبێ ئەوەی بیر لە پارە ئەمانە بکاتەوە زۆر جار وەفد دوشمانە هات کە یاریمان لەگەڵا کرد ئەی بەردەماڵ خۆی ئەو وەفدە هەمووی داوەدا کرد لەکە لە بەغاو ئەمانەوە هاتن دایم بەیەکەوە بووین بەڕاستی ڕۆحێکی وەرزشی چاچیە بۆ دوایە مامۆستا عەزیزمان لەگەڵایە ئەویشتر مراقبیان پێ بڵێن وەکو مشرف لە تربیە بوو مامۆستا بوو بەڵێ مامۆستا بوو شوێنەکەش مەلعەبەکەی سلێمانی مەلعەبەکەی سلێمانی تازە مەلعەبەکەی تر نوری کاک مامۆستا نوری بەدەوی شوازامتیایە مامۆستانیش خۆ دەزانی ڕۆڵێکی زۆر گەورەی هەبوو بەڕاستی خزمەتێکی زۆری وەرزشی کرد خوا ئەفریقا ئەتوانم بڵێم کاک فایق و کاک نوری بەدەوی و مامۆستا عەزیز و مامۆستا ساڵح و مامۆستا جەمال ئەمانە ڕۆڵێکی زۆر گەورەیان هەبوو لە وەرزشی شاری سلێمانیە. ئەلێرەیە ئەمەش ئەوەی تر بووم بە ساڵی 65 في ملعب بعقوبة بەڵێ ئەوە لەم چوومە مەحەدی ئێمە من کە لە 5 علمی تەخەڕوجم کرد چوین بۆ بەغا ئەوراقشمان تەقدیم کرد بۆ کولەی تەربیە ڕیاضی ئیتر ئەوە بوو قزەی هین هاتە پێشەوە ئیسیماری بەعسی ئەومانە 63 بوو ئیتر ئەوەی هین نەبووە زۆر ون نایگیرا لەبەرەوە وازم لە وێنە
ناومان دەرچوو بۆ مەحەدی تربیە ڕاضی بڵین 2 ساڵ ڕاضە دیبلۆم و یەکێ لەوانە کە چوینە باقوبە لەوێ یاریم کرد چوومە منتەخەبی دیالەوە منتەخەبی 2 ساڵ شارەکە لە باقوبە یاریم کرد ئەوەی چەکە لەو وێنانە کاتە لەو کاتا کە تۆ تەلەبەبووی لەوێ منتەخەبی ئەوێ بووی چمە ئەو شوێنێکە لەوێ یاری ئەەکەی ئەبێ بە منتەخەبی ئەو شارە بەس کە گەڕایتەوە کە گەڕامەوە سلێمانی و نادی سلێمانی بووی بە منتەخەبی سلێمانی باش مامۆستا وێنەی زۆر هەن بەڕاستی چەند وێنەیش حەزەکەم ببینرێنەوەوانە بەڵام ئەوەیە کێشەکەی هەمووی وەرزشە کێشە نیە بۆ من کێشە نیە ئەمە یەکێکە لە وێنانە ئەمانە ئەوە یاری تیپێکی بەغا بوو هاتبوو لەگەڵ سلێمانیە ئەوانەی پێشەوە مامۆسادارای خوا ئەفریقا حەکەم بووە خاڵی مناڵەکان مامۆستا هەڵگورت سەر لای منە منیشیان لەگەڵا بوون لای منە بەڕاستی ئێمە ئەم سیانە دایم حەکەمیمانە کرد بۆ سلێمانی یەکەم دەورە کە چوون بە بەغا مامۆستا هەڵگورتم لەگەڵا بوو مامۆستامەوێ بە درێژی باسی حەکەمی لەگەڵا بکەم جارە پێش هەموو شتێ وا باشترە ناوبژیوان وەختێک کە ئەچێتە دەورە یەکەم جار یاریزان بێ باشترە یاریزان بێ باشترە هۆکەی چیە یاریزان کە یاری کەر بوو بێ بە ناوبژیوان هەموو شتێکی ناو یاری ئەزانێت قەزێ فاوڵاتە فرۆفێڵە مەشاکیلی ناوساحەیە ئەزانێت کامە فاوڵە کامە فاوڵ نییە کامە پەنارتیە کامە ئۆساید خۆی معلوماتێکی ئەبێت کە یاری کرد بێت کە یاری کرد بێ هەموو شتێکی بەسەر هاتووە ناوساحا کارتی زەردی وەرگرتووە سووری وەرگرتووە ئەزانێ ئەوە فاوڵە ئەو فاوڵ نییە ئەوە یارمەتی ئەیە کە بوو بە حەکەم باشتر بێت سەرکەوتوتر بێت ئەوانە کە یاریان نەکردوە تا حدێک ئەو سەرکەوتنە سەر ناکەون و کۆی ناوبژیوانێک یاری کەر بوو بێت و بێ چیە تۆی هەڵبژارد بۆ حەکەمی وەڵای ئێمە خۆمان ڕغبەتمان زۆر بوون و مامۆستا هەڵگر بە یەکەوە بووین وەکو مامۆسای ڕاضە لە تربێشەوە هاوکاریان نەکردین و جازیان ئەێن و سەماحیان ئەێنێ کەوا بچین بۆ بەغا بۆ ئەو دەورەیە ببینی یەکەم دەورە کە بینیمان 16 لە شاری بەغا من مامۆستا هەڵگر بە یەکەوە بووین بە حەکەمی دەرجەسێ وەرەوە دوای ئێمە مامۆستادارە بەڵێ ئەو مامۆستا هەڵگوردە خۆم لە ناوەڕاستە حەکەم و مامۆستاداراش لە دایم زوروبەی یاریەکانی شاری سلێمانی کاما کرد ئەمانە بوون تر ئێمە لەگەڵ ئێمایتر فەرمی فەقیڕەشی و مامۆستا برایم و ئەمانەشمان هەبوو کار حەمەد سەعی و مامۆستا حەمەد سەعیش ئەمە ژوێنەیەکی هەر حەکەمیە ئەوە هی ساحەمەدانی سەعرازی مەکتەبەکانی شاری سەعرازەکانەیەکی لەوانە من و مامۆستا هەڵگر بە یەکەوە بووین زۆر ئیمانی لەگەڵ ژیانی تۆ مەسەلەن زۆر مامۆستا هەڵگوردی من و مامۆستا هەڵگر لە 16 بووین بە ئەندامی یانەی وەرزشی سلێمانی هیچێ بووین لە مناڵترین ئەندام کە لە یانەی سلێمانی یا من لە 16 بە یەکەوە بووین تا ئەو ڕۆژێ چووە وفاتی کرد هەر بە یەکەوە ڕێعەزەمانە کرد لە شاری خالی خۆش بێ مامۆستا هەڵگورد ئارەزویکی تریشی هەبوو فلیم لەوانە بوو خاصە فلیمی ئەمریکی ئەو وایە بچوومایە بۆ هەرچی شوێنێ ئەو وایە فلیمم بۆ پێنایە بەڕاست ئەمەگا هینی هەبوو ماوەیەکیش من ئاگادار بم یارمەتی تەلەڤیزیۆنی بەڵێستانی ئەو کاتی زۆرە بە ڕەحمەت بێ یاخوا حەزی زۆر لە هینی سینەما و تەلەڤیزیۆن فیلمی ئاکشن و ئەو جۆرەشتانی زۆر حەزم کرد بەڵێ من ئەوە ڕاضە شەهر بێکەوە ئیشمان کردووە لە 16 لە نادیەوە ڕاضەمان کردووە بەردەوام لە منتەخەبی تربیە و لە ئیشرافی ڕاضیەمان هەموو بێکەوە بووین بەڕاست مامۆستا ئەم وێنەیە نادی طیران و زەورا و ئەوە فەلا حەسەنە یەکێک بوو لە هەرە یاریزانە باشەکانی عێراق لەگەڵ نازم شاکر عینی ئەوش هەر یاریزانێکی نازم شاکر بەرگری بوو دیفاع بوو ئەو دیفاع بوو بەڵام ئەم هجوم بوو توانم بڵێم یەکێکە لە هەرە یاری بەقوتەکانی شاری بەغای ئەوسا کە من حەکەمی مەکرد هەشتاکان ئەوە مەلعەبی شەعبە ئەتوانم بڵێم یەکێکە لە یاری قورسەکان کە حەکەمی امتیا کرد بوو بەڕاستی مامۆستاجا با بگەڕێنەوە بۆ ڕۆژگاری بەعقوبە بەڵام پێش ئەوەی کە باسی ڕۆژگاری بەعقوبە بکەین با وچانێک بین خۆشەویستان وچانێک و دینەوە خزمەتتان خۆشەویستان جارێکی تریش سڵاو
مامۆستا ئێمە هاتینە سەر بەعقوبە ئەو 2 ساڵی کە تۆ لە پەیمانگا بووی هەموو جۆرە ریاضیەکانە کرد لیاقە بەدەنی چونکە قساسەکەمان دەستخوێنەکانمان ڕاضە بوو ئیتر لە کەشافی تیا بوو لە فوتبۆڵی تیا بوو لە ساحە مەیدانی تیا بوو لە جیمناستیکی تیا بوو ئەمە هی ئەو ڕۆژگارە نییە مامۆستا ئەوە کە هاتمەوە بوو مامۆستا کردیان بۆ مدەڕبی جیمناستیک چونکە بەڕاستی مدەڕبی جیمناستیک نەبوو لە سلێمانیە من دەورە توشتم بینی بوو لە باعقوبە وەکو مامۆسایەک تر هاتمەوە لە دارمعلمی فێرقەیەکم دروست کرد بۆ جیمناستیکی تر لە دارمعلمینی لە دارمعلمینی سلێمانی مامۆستا ئەم ماتۆر سواریە چییە ئەمە ئەوە بەر نادیە ماتۆڕێک بە سواری یعنی هەروە بۆ ڕسمکردنە لێم نەخوڕیوە ئەمە هینی سەهین نییە باڵێ لە زمنی ئیشەکەتان باش ئەمە هەرسێکتان تراکسودێکی یەک نەوەتان بەڵێ ئەوەی باقوبێ ئەو تراکسەکەمە ئەوە ئی دەرس خوێننمان بوو کێبوون ئەوە مامۆستا ئەنترانێکی پێڵێن لە هەولێرەوە مامۆستا ئەدیب مامۆستا کێ ئەدیب مامۆستا ئەنترانی خۆی ئەوە ئەنترانیک بڵێ مەسیحی بوو بە زیارەکەری هەولێر بوون ئەوەی ناوەڕاستیان جەنابەتی ئەوەی ناوڕاز منم ئەوەی ئەملام مامۆستا ئەنترانی کەمەی ئەملام کاک مامۆستا ئەدیب بڵێ ئەمە دوفعەکە هەمووتان ئەمە هەمومان بێکەوە شعبەکەی ڕاضی تر هەمووی تێکڵاو بوو بەسڕی تیا بوو ناسری تیا بوو کەرکوچی تیا بوو سلێمانی تیا بوو هەولێری تیا بوو بێکەوە بووین مامۆستا یەک تۆز بە لە وەرزش بینە ئەملا یەک تۆز ئەمە خێزانمە پەروین عەلی محەممەد کە خوشتی مامۆستا دارایە باش پەروینی حاجی عەلی کە بابچی لەقەبەکەی جاسوس حاجی عەلی جاسوس ئەم خەزوورەی تۆ بۆ زەمانە ئەم خەدری کە بابچی بووش و بۆ جاسوس ئەو جاسوسیەک و باسییانە کرد لە ماڵەوە ئەم باسی کرد گوایە حەزی لە تەمسیل بووە لە تیپێکە تەمسیل بووە بەڵام چی بووە جاسوس بووە دەوری جاسوسی بینیوە سەرکەوتوو بووە تووتیانە ئەمە بزەبت بۆ ئەو دەورە زۆر باشی و ناویشی دەنێن ئەلی جاسوس ئیتر ئەوەی بەسەرا ئەچان خۆی پیانە و کەبابچی بەڵامتر ئەو لەقەبە بوو بە لەقەبی حاجی عەلی جاسوس یعنی ئەمە کفرینەکە دەوری ئەم پیاوە باشە دەوری جاسوسێکی بینی ئیتر بە حاجی عەلی جاسوس ڕۆی بوو بە لەقەب ئەبوایە وانە بووە لە ڕاستیە ئیتر ئەوە مناڵەکان و خێزانمان پێکەوێنا لە 76ەوە بەڕەحمەت بێ ئەمە خێزانمە لەگەڵ سۆنیای کچمە یەکەم مناڵ 77 سۆنیایە ئیتر دوای ئەو سۆمایە و دوای ئەو مامۆستای ئەمەش جەنابەتی ئەمە سەرکارێزە ئەمە سەرکارێز خانووەکەی سەرکارێز خانووی سەرکارێز لێ ڕسممانگر لە خانووی پێموتی پێمانە و قەمەر بەڵێ وایە مامۆستا چۆن بەڕەحمەت بێ پەروین خانی حاجی عەلی ئەویش مامۆستا بوو تر دایم هاتچوو یەکتیمانە کرد مامۆستا وەرزش بوو ئەویش مامۆستا ئینگلیزی مامۆستا دارا لەگەڵ خۆما بوو تر لە حەکەمی و لە مامۆسایەتیتر ها بۆ ماڵی اونجا چین بۆ ماڵی ئەوانی تر بەو شێوەیە سێ کچی هەیە خوانی بڵێ لەگەڵ کاکە چیە کە ناسراوە حەمە خۆتان پێڵێن حەمە سۆنیا سۆما چیایە خۆی پێڵێن حەمە لەگەڵ سۆزە ئەمە کامیانە مامۆستا ئەوە سۆمایە ئەوە سۆمایە ناونجەکەی سۆنیا باشە دێنە سەر بە درێژایی دێنە سەر ئەوە مۆزوعە ڕای تۆ لەگەڵ ئەم پیاوە جوانی شاری سلێمانی هەمێ عەبوەل بە بۆڵە کردی بەگۆڵ جا کردوێتی مامۆستا بەڵێ هەمێ ئەتوان بڵێ مێشێکە لە وەرزشکارە دێرینەکانی شاری سلێمانی ڕۆڵی گەورەیە بۆ خاصن لە حەکەمی شابڕاستی حەکەمی باش بووە هی تیپە میلەکان و هەتا هی نادەکانیش لەگەڵ خۆمانە ڕاضی کردووە تیپی هەبووە حەکەمی کردووە کوڕێکە زۆر خۆشمە و خۆشە یعنی زۆر ڕۆحسووکە زۆر ڕێفیقایەتی خۆشە ئێمە ترکە هەر یەکتریە بینی تر هەر خەریکی پێکەنین و قسەی خۆش و ئەمانی بەڕاستی ئەتوانم بڵێم کوڕێکە یعنی بۆ هەموو شوێنێک دەزەیە ڕاست تاکە هەمە ئێمە شایەتی بۆین بەڕاستی ئەم وێنەیە شوێنەیەکی جوانە جەنابتان بەجلی کوردیەوە لەسەری ئەمسەر کوردیە بۆ دەرەوە خۆ دەزانی ئەگە پیا بڕۆ بۆ دەرەوەیان جلی کوردەکە خۆشترە ئاسانترە
وەکو چاکوت پانتۆڵ ئەمە چیان مامۆستا ئەمانە تیاتی هیچیان مامۆسا نەوزاد ئیسماعیل حەقیە کە مشرفی ڕێبوو مشرفی ڕێعازە بوو بۆ مشرف ئێساش ئەویش تەقاعدا لەگەڵ خۆمانە یەکێک بوو لەو سەفرانی کە ئەچوین بۆ دەرەوە بۆ پێنجون و ئەمانە ئەو براکە کە ئازاد ئیسماعیل حەقیە ئەویش دکتۆر ئازاد لایەوە بەیەکەوە دایم مامۆستا وێنەی زۆر جوانتان هەیە ئەمە وێنەیەکی ترە وەرزشەکان ئەمە عێراق و فینلەندا ساڵی 1970 مەلعبی شەعبە بەڵێ من زۆربەی یاریەکانی گەورەکانی بەغا چووکە لە بەغا نەبووم ئەو یارێنە بانیانەکردم کە مهم بوو بڵێن گەورە بێ جەماوەری زۆر بێ وهروە ئەو یاریانەی کە لە خارجەوە هاتم بڵێن ئەڵمانیایە فنلندەیە دانیمارکە کۆریا ئەمانە زۆربەیە چوم حەکەمە بووم لێوێ مامۆستا گەورەترین یاری کە جەنابە بەشداری تیا کردبێ چی یاریە ئەو یاریە بوو بەوەی ساڵی 89 تەسفیاتی کەسی عالەم لە جەکارتا لە بینی یابان و ئەندەنووسیا بوو سێ حەکەمی عێراقی بوون من وەسەد بووم لەگەڵ دوانیان عەبدولقاهیر و لەگەڵ سوبحی ڕەحیم چون بوێ حەکەمیم کردێکی بوو لە هەر حەکەمی باشەکانم لە تاریخی ژیانی خۆمە ساڵی 1989 تەسفیاتی کەسی عالەمی نەوە بۆ نەوەت خۆیان ئامادە کامیان بردیانەوە تعادل بەڵام یابان سەرکەوە یابان ئەتوان بڵێم ئێستا یەکێکە لە وڵاتانەی کە زۆر ئیتمامەیە بە وەرزش ئەو یاریەکە زۆر بەهێز بوو جمهورێکی زۆر لە 100 بۆ 120,000 جمهور ئامادە بوو ئەو یاریە زۆر حساس و بنسەد بنەوە و گرنگترینی یاریم بووە کە پێیان بۆ پاڵاوتنی جامی جیهانی مامۆستا بەهۆی کوردبوونتەوە لە کاروانی ژیانی وەرزشی تا بەهۆی ئەوەی کە کوردێکی سلێمانی بووی غەدرە لێکراوە وڵی غەدرەکە چییە ینی خۆ دەزانی زۆر ئیتمامێری بە بەغا بەڕاستی هەموو حەکەم شتەکانی دووەلەکانمووی لە بەغا بوو منێکێ بلەوانەیە کە یەکەم جار بڵین لە شارەوە بچیتە ناو بەغاوە بیبی حەکەمشی دووەلی بۆ من بەڕاستی بە جەهدی خۆم و بە ئیشوکار و بە توانای خۆم توانیم خۆم فەرزکەم بەسەریانە ئەجینا تا حدێک فەرقەکە ئەوە هەیە ئەوان ئەهلی بەغاومانە زیاتر ئەبوون بە حەکەمی دووەلی بەڵام من بە جەهدی خۆم زیاتر و بە عیلاقاتم لەگەڵ ئیتحادی عێراقیەوەمانە هاتن بۆ سلێمانی و تێکڵاوە بووین و بینیمیان و دەرکەوت و چەند یاریی بە خۆتیان نامێت لە بەغا حەکەمیم کرد اینجایتە وردەوردە وایان لێهات کە من هەڵبژێر بووی بە ئەمری واقع بە سەریانەوە بەڕاستی بەهێنی خۆم بتوانێت ناوبژیوانی چەند یاری نێودەوڵەتی کردووە من وەکو منتەخەبات کە پێڵێن یاری نێودەوڵەتی ئەوێ یاری نێودەوڵەتی بۆ یاری ئەڵێن کە منتەخەبی وڵاتەکان بێت نادەکان حساب نییە شەغا و ناشین حساب نییە تقریبا من 30 یاری نێودەوڵەتیم کردووە لە ناو عێراقا و لە دەرەوەی عێراقا و لە ئاسیا و لە عەرەب و ئەمانە ئیتر لە ئەو یاریانە ئەڵمانی هاتووە بۆ عێراق حەکەم بووم فنلەندە هاتووە دانیمارک هاتووە چوون بطوڵاتی دەرەوە لە هەند حەکەمیم کردووە لە کۆریا حەکەمیم کردووە بینی وڵاتەکانە ئەو یارانە پێڵێن یاری نێودەوڵەتی سیاریم کرد سیاری بێژگە لەو یارانەی کە نادەکانی عەرەب و ئاسیا ئەمانە ئەوانە حسابنی بە نێودەوڵەت چ لە چی یاریەکە ڕەخنەت لێ گیراوە وەکو ناوبژی وڵی ڕەخنە لە حەکەمی ئەجرێت تێگەی بەڵام ڕەخنە غەڵەت هەڵە تا هەڵەیەک فەرقی هەیە هەڵەیەک ئەگە تەسیری هەبێ بۆ نەتیجەی یاری تیپێک پێ بدۆڕێ ئەوە خراپە بەڵام هەڵەیەک لێ و فاڵێک ناگیری لێ و شتێک ناگیری ئەوانە هەڵەن نییە من هەڵەی وام نەکردو بڵێم بوو بە سەبەبی ئەوەی وڵاتێک بکەوێ وڵاتی سەرکەوێ ئەوانم نەبووە و هەمووشی دەرەجەی باشی مۆرگەتووە کە مراقب بووە بەسەرنەوە هەمیشە لە ئاستی نێودەوڵەتیە زانراوە کە تۆ یاریزانێکی کورد یان ناوبژیوانێکی من بۆ هەموو شوێنێک کە ڕۆشتوم یەکەم جار و توم لە شاری سلێمانی هاتووم کە شارێکە لە کوردستانی عێراقا تەمەن بە ناوی عێراقەوە چووم بەڵام هەموو وەختێ شەرحی ئەوەت کردووە شاری سلێمانی بخشۆتە پێش هەموو ناوەکانیکەوە مامۆستا بۆچی ئەم وێنەیە بەڕووتی لە لای تۆ زۆر گرنگە و بۆچی ڕوت و ڕەجاڵە ئەمە ئەتوانم بڵێم یەکێکە لە هەرە دەستکەوتەکانی شاری سلێمانی وەیش کە خۆم شمیتیام توانیمان ببین بە دووەمی هەموو عێراق لە هەموو تربیەکانی عێراقا ئاخر یاریمان لەگەڵ بەغا و بەسرا بوو لە شاری بەغا یاریمان کرد
ئەو یاریانە کە لە شاری بەغا بوو زۆر گەرم بوو ئێمە مدربێکمان مامۆسا نافع مووسڵایی بوو ئەوەی کە کەم کەس وەستاوە مامۆسایەکی زۆر مخلیص بوو لە بوو مامۆسای سانەی منیش لە سانەی بووم ئەو بە مدرڕیمان وتی ئەبێ ئێوە لە جێوێکە تەمرین بکەن و یاری بکەن کە چوونە ئەوێ گەرما تەسیرتان تێنەکە سەعات 12 نیوەڕۆ بەڕووتی تەمرینی پێکردین بۆی ڕابین لەسەر ئەو گەرمایە کە بچینە بەغا تەسیرمان تێنەکە ئەمە سوودی بوو ئەمە تا حدێک تەسیری هەبوو ئەمە یەکێک کە ئەتوانم بڵێم ئەم وێنانە کە زوربەی ئەمانە ئێستا کادری ڕاضی ناو شاری سلێمانی و پێشکەوتونی تر لە مامۆستا قارەخوا ئەفریقا مامۆستا عوسمان عوسیلە و فایە قسوورە و مامۆستا ئیبراهیم قاسمە و مامۆستا بەکرە و مامۆستا ئەنوەرە و خوا ئەفریقا جەمالی عەلی بابرشەی جەمالە ئەمە مەجموعەیە مامۆستای بووین بەڵام تەلەبەش بووین لەو کاتە ئەتوانم بڵێم ئەمانە بوون بە کادری وەرزشی شاری سلێمانی مامۆستا ئەمێنێ ئەمای نادەکانی مەێرجانی بەغایە مەلعەبی شعبی بەغا من بە ناوی نادی سلێمانی چوون بۆ ئێوێ استعراز کرا و من کە لەو حەکەم هەڵگردەوەی نادی سلێمانی و سا لە نادی سلێمانی بووین هەمومان ئێتر لەم لاوە مامۆستا عوسمان و مامۆستا سەلاح و ئیبراهیم و مامۆستا عەلی لەتیف و ئەمانە هەموو بێکەوە چوین ئەوە یەکێکە لە مەسیرەکانی کە کولی نادیەک ئەبوایە مەسیرمان کردایە هینی خۆی هەبوایە ڕاست ئەم پیاوە چیا سەلام محەممەد کەریمە باش کوڕی خۆمە ئەویش خەریکە و بردەوەدایەتە ناو دنیای حەکەمی و ناوبژیوانیەوە و هاتووشە و ئێستا پلەیەکی عێراقیش و کوردستانیشەکە حەکەمی ئەکات تامان جەوەکەمان و ماڵەکەمان هەمووی ڕاضە و حەکەمی بووە بۆی ئەمیش وا بردەوەدا هاتوتەوە سەر ئەو ئیشێکە من دەستم پێکرد بوو توانم بڵێم هیچکە لە ناوبژیوانە سەرکوتوەکانی شاری سلێمانی نەڵم کوڕی خۆمە تێگەی بە شایەتی خەڵکانی کەش زۆربەی یاریەکانی عێراق کە ئەکرێ لە کوردستانە ئەویشی تیابێت و مامۆسای ڕاضەش خەریجی کولی پەروەردەی وەرزشە پەروەردەی وەرزشیە خوابی هێڵەیش ئاستی چۆن ئەبینی ئاستەکەی باشە خراپ نییە تا حدێک بەس ئەمێ زیاتر ئێتیمان بە بەلیاقەی بەدەنی خۆی زەعیفکە باشتر و جوانتری ژەبێ لە ناو ساحە و زیاتر لیاقە و سورعەتیشی کەواتە مامۆستا جەناب و پیشەکەی خۆتی ئەوەندە خۆشەوێت جەرگی خۆشتە تێ کردووە وەنیە ئێستاش خۆشم میهنەیە کە یعنی تیادا نەبڕاوم لە پەنجاکانەوە کە چوومتەن نایوە تا ئێستا هەرخەتم وەرزشەکە مامۆستا کوڕ خەڵاتیاوە باوکە خەڵاتیاوە کۆتەوە سوتوی وا کرد کە من مجموعەیەک خەڵاتم دابش کرد هیچی لێوانە چیای کوڕم و کە هات ناوی ئەوشی تیا بوو خەڵاتمە ئەوە دەورێکی نێودەوڵەتی لە شاری هەولێر بوو کرا ئەو حەکەمانی کە بەشداریەکەن خەڵاتیانەینێ هیچی لەوانە چیا بوو بەر من کەوکەوە خەڵاتی بەمێ باش ئەنێ بە عەمدی و بەینی نەکرا مەسەلەکە عەمدی ئەنا عەمدی باش مامۆستا ئەمێنێ ژوێنێکی جوان ئەو دوانە خوا ئەفریقا مامۆستا هەڵگورت لەم لاوە کاک ڕزگار لە بەرنامەی پێشکردنی بەنامەی وەرزش تەبعاً لە گەلی کوردستان دایم بە یەکەوە بوون ئەو دوانە چونکە مامۆستا خۆ دەزانی حەزی سینەما حەزی زۆر یارمەتی دەریش بوو بە تەلەڤیزیۆن دەریش بوو دایم بە یەکەوە بوون و لە نیشاتی ڕاضیشە هەر بە یەکەوە بوون بۆیە ئەو لەقتەیە هەر لای خۆماوە خۆشەویستی شەلام کاک ڕزگاری ژاریزانێکی پێشکەوتووی بالە بووە لە مستەوای عێراقیش و کوردستانیشە باشە مامۆستا پرسیارێک تخوا ئالێرەیە وێنەیەکی جەناب قوبڵی و پەتاتە ئەخۆی بە گۆشتەوە ئەمە کوێیە ئەمە داوەتێکە بڵێن ئی برادران کە نشاتی ڕاضی تر ئەو مامۆستا عومەر و ئەوانی هەموویتیایە داوەتێکی خواردن و خواردنێکی خۆش و بەلەزەت باشە مامۆستا ئەلێرە من ئەمێ پرسیارێک لێ بکەم وەرزشوان ئەبێ چۆن نان بخوا پرسپن ناخوانی وەرزشوانەوە ئەگە وەرزش بکات ئەوە ئێستا ئەمانە تقرین لە وەرزش دەرچوون بڵێن تەواومان کردووە یاریۆمانە بە ئەرزی خۆوانە خۆی ناو بژیوانیشە تەواو کردووە تەواو بووە بەنسبەت خوانەوە زۆر گرنگی هەیە بۆ یاریزان یاریزان ئەبێ ئەو خواردنی بخوات دائیمەن
ئەو خواردنە ئیسفادەی لێ بکات توانای باتێ تاقەی باتێ لە یاریە تەمە سەعات و نیوە بڵێن ئەگەر فوتبۆڵ بێ سەعات و نیوە دەوری 13 بۆ 14 بۆ 15 کیلومتر ناو ساحە ڕاکە ئەبێنەوە ئەخوانەیە خوا کە تاقەی باتێ لە ناو ساحە لە پرۆتیناتەوە لە گۆشتەوە لە میوەهاتەوە ئەوانە زۆر زەروریە بەڵام ئەمە خوانی زۆر چەور و ئەمە هین بەس بۆ خانە نشینی بۆ هین باشە مامۆستا لەوێ ناو ئەلبومەکەی جەنابتە ئەم وێنەیە شەیە ئەمە چی ئەمە پێڵێن لقم ئەمە خاصە لقمە فرۆشێ مامە لقم باشە ئەمە جابجارە سەردانی ماڵی باپیری مێکەرە هات شۆ ئەمایەوە لەوێ ئەمە لە دەرەوە خەڵکی قارەمان و تیمار ئەوانە بوو ماڵی باپیرم ئیتر ئاشنا بوو بە ئێمە خۆشمانی و لقممان لێ کڕی و بە بەلاش و بەپارەوە ئەمە لێرە دیارە مناڵی گەڕک بەڵێ دەوریان ناوکە هادی تر لێ دەوری کۆ بوونەوە دیارە شیرینە وەکو تامی ئەو شتێکی فرۆشێ ئەم کێ ئەبێ بە ئەم بلو سەوزە کێ ئەبێ بە ناوژیوان ئیشەڵا ئەمیژە بێەوە وڵای تر بێتەوە سەر ئینی باپیری باوکی ئەمە ناوی چی ئەم ناوی ئەحمە کوڕی چیای کوڕما ئەوش کە زانەتی ناوی بەیارە ینی تەمەناکەی ڕۆژێک ببینی ئەمیش حەکەم زانیی حەکەمی و ڕاضەکە ئەوەیە ئەتوانم بڵێم یەکەم بۆ خزمەتی وڵاتەکە یەکات دووهەم لە ساغی و هینی خۆی ئەبێت سێم دوورەکەوتە لە زۆر شتی ئەم لاولا ئەمانە بەڕاستی یەکێ خەرکی ڕاضە بێ بۆیە حەزەکەم کە سوکاری من و مناڵەکانم هەر ڕاضە بکەن بۆ ئەوەی بتوانن خزمەتی شارەکەیان بکەن مامۆستا ئەمە ئەو یاریە نەبوو کە باسە کردوەتی ئەمە لە یاریە مەکانی کۆریای جنوبی بوو ئەمە دەورەی ئاسیاویە لە بینی کۆریا و ئەندەنووسیا کە من ناوژیوان و ئەمە چێ ببرایەتەوە چووە پلەی یەکەمەوە بۆ یەکەمی ئەمە یەکێک بوو ئەوش یاریە مهمەکانی دەورەی ئاسیاوی لە سیئۆل لە سیئۆل دەورەی ئاسیاوی نەک تەسفیات نەبوو ئەمە دەورەی ئاسیاوی یاری شوبە نهاییە کە حەکەمی بووم یەکێک لە یاریە مهمەکان و کە اعتزازی پێوەکەم لە چ شتێکی ناو بژیوانی خۆت پەشیمانی ڕۆژێک هەستی کردووە غەدرێکت کردووە لە حەکەم یاری حەکەمی بەبێ هەڵە نابێت ئیمکان نییە ئەبێڵ ئینسان بەڵام هەڵە تا هەڵەیەک کەوتم فەرقی هەیە بەڵام هەڵی وام نەکردو بڵێم زۆر لی پەشیمان بم یا تەسیری نەتیجەی هەبوو بێ بەعزی جارێ فاوڵێ بۆ چاو ئەوەمان باس کرد ینی وەکو خودی خۆت لە داخلی خۆت پەشیمان نەبووم بەڕاستی ینی ئەمەنگا ئیتیمامم بە ئیشەکەی خۆماوە ئەمەنگا تەرکیزم کردو لە ساحا بۆی تووشی غڵەتی هەڵەی گەورە نەبوو مامۆستا ئەمەش وێنەیەکە مؤەید بەدری لێرەوە ئەمەشی کرد لە سەرانی ڕژێمی کۆن بەڵێ ئەوە وەزیری داخلی بوو ئەو یاریی نێودەوڵەتی مهم بوو میسر هەڵبژاردەی میسر لەگەڵ هەڵبژاردەی عێراقا یاری بوو من ناوبژیوانی بووم ئەو یاریە توانم بڵێم ئەو یەکێکە لە یاریە مهمەکانی نێودەوڵەتی عێراق و میسر باش هەندێک وێنەی جوان هەن ئەلێرەیان مامۆستا حەزەکەم ببینرێ یەکێک لەو وێنانە ئەم وێنەیە لەگەڵ هەفاڵ مام جەلال گیراوە بەڵێ ئەمانی ئەم وێنەیە تیپی هینمان داوەت کرد تیپی ئێران هەواپەیمانی ئێران بڵێن وەکو جێوەی ئێرانی هەوڵجار بوو کە تازە خەریب و ڕژێمی بەعز لە ناوە چوون تیفازە ئەمانە ئەبوو ئەوانمان بان کرد بەڕێز مام جەلال ئیستیقبالی کردن و دعوەتی چاکی وەکردن و سەر و هەدیەی گەوری این کرد ئێمە مساژتێکی باشیان بۆ بکڕە لەگەڵ کاتمەلا بەختیارە وڵای تر چوینە ناو بازاڕۆمانە تەسجیل و ڕادیۆ شتەکانی جاران هەبوو سەر و هەدیەمان بۆ کڕین و بەڕێز مام جەلال ئیستیقبالی کردن و تداعش قسەی خۆشی بۆ کردن و کتەی بۆ جێڕانەوە بە فارسی و بە کوردی و تر ئەمە یەکێکە لەو وێنانەیە کە توانگوڵی اعتزازی پێوەکەین و بەڕێز مام جەلال هەمیشە هاوکاری وەزشی کردو بەڕاستی وەکو هەموو شەرایعەکانی تر ئەوانی کەش بۆ بە تایبەتی لیژنەی ئۆلۆمپی کوردستان خۆی ئامادە بوو لە دروستکردنی لیژنەی ئۆلۆمپی 1995 باڵە ڕاستە فەرمێ ئەم وێنەیە فەرمووت ئەمە چیە ئەمە ساڵی 1992 دایانام بۆ دەورەی ئاسیاوی لە هەند یەکەم یاریان نا بە من ئیفتاح لە بینی هەند و بەنگلادێش دوای یاریەکە ئەمە هاڤیلاجی پێڵن سەرۆکیەکی تۆپی گیانی پێش پلاتەری ئێستا
سەرۆکی یەکێتی تۆپی جیهانی جیهانی بەڵێ ناوی چییە مامۆستا؟ ئەمە هاڤیلاج ئەمە بەرازیلیە بەڕازیلیە ئەجا کە یاریەکە لێ بووینەوە لەگەڵ بەڕێز مۆعید بەدریە دانیشتین وەکو کۆبوونەوەیە کە دەستخۆشی لێکردن بەڕاستی تر ئەو وێنێشمان کرد ئەمە توانم بڵم وێنەیەکە ئەمە ژوێنێکی جەنابتە لە ناو یاریگا هین مشرفی ئەو یاریم ئەمە ساحەی سلەیمانیشە لە ئێچێکە لە یاریەکانی یانی سلێمانی کە جمهوریەکی زۆرە هاتووە ئێمە ئەو یارێنی کە شای سلێمانی ئەمانەوێ بە شێوەی ڕێک و پێکومانە پیشانی بین چونکە یاریەکان نەقلی تەلەڤیزیۆنی ئەمە کێیە مامۆستا؟ وڵای تەرمە ساڵەکانی دوایە 2000 پێرار پێرار ینی هەتا ئێستاش ئەو ئیشت هەیە ناڵم هەن لەگەڵ یا بەردەوامین مامۆستا دانیشتن لەگەڵ جەناب زۆری ئەوێ بە تایبەتی بۆ بەشی وەرزش و ئەوانە ئێمە محکومین بکاتەوە داوای لێبر نەکەین دواوێنە ئێمە ئەم وێنەیەمان داناوە بەڵام بە هیوام دوای بەرنامەکە چەندین ملیۆن وێنە بگری بە لەشی ساغ بە تەمەنی درێژ خوابی هەڵێ بۆ مناڵەکانی ئینشاءڵڵا ئەم مناڵێکێ وڵاوە تازەترین مناڵە کە هی کچەکەمە کە شو کردووە تقریبا ئەوە مانێک نابێت ئەمە کوڕەیە کچە ئەمە کچە کچە ئینشاءڵڵا ئەمیژە بێ بە حەکەمەیەکی زۆر باش ترەوە کە چوومە قسەیانە بە ئەوش وتیانەگە ڕسمیی لەگەڵ بەداری هەزاری شەبی ئەوان شەتۆیان هەیە ئێمە لە کۆتاییا زۆر سپاسە دەکەین کە قوبوڵت کرد ئەم بەرنامەیە بۆ بکەین بە هیوام ئەوەی چاندوتە بەرەکەی بخۆی کاکە چیا و مناڵی کاکە چیا ئیسلاحەتیان لە باڵا بکەی ماڵی بێوەرزش ماڵێکی ئاوەدان نییە بەڵام ئێرە پڕە لە جوانی پڕە لە وەرزش دەستخۆشیتان لێکم هەمیشە ئەم بەرنامەیە ئەتوانم دەری ئەخات ئەو کەسانەی کە خەریکی تە هەرێکی خەریکی نیکی خۆیەتی لە بواری وەرشە ئەم ئیشەی ئەم کاری کە جەنابتانێکن بەڕاستی زۆر پیرۆزە هەڵی ئەسەنگێنی یەکێکە لە کارە هەرە باشەکان کە لە تەلەڤیزیۆنە بڵاوەکرێتەوە نەوەک هەر بۆ خۆم بۆ ئەو کەسانەی کە لەگەڵ خۆشما وەرزشیان کردو و مابن و یا وفاتیان کردو بەڕاستی ئەتوانم بڵێم ڕۆڵێکی زۆر گەورەتان هەیە بۆ نووسینەوەی مێژووی شاری سلێمانی من دەستخۆشیێکی زۆر گەورەتان لەکەم زۆر بەخێر بێن برادەران پشتی کامێرەکانەوە بەکارهاتنتانەکەم و هیوادارم هەر ئەوەش بەردەوامی ئەوەشی بە ئێمە بکرێ هاوکاری دەکەین و شڵاسە کەوتو ژەبی و پێشەوەشی کە من ئێرە بەجێ بێڵم لەگەڵ جەناب تاوێنەیەکە گرین بۆ ئەوەی مناڵەکان بیکەن بە وێنەکانی دوێنێ ئینشاءڵڵا یەکەینێنە ئەو وێنان خۆشەویستان تا بەرنامەیەکی تر و کەسایەتێکی تر خواتان لەگەڵ